مەوێ ئەگەر چی دووری ئەم دووریە لە ڕۆژەکانم ئەتوێنمەوە هەموو ڕۆژانە خەونەکانم بە تۆوە جوانە خەونەکانم بە تۆوە جوانە خەونەکانم بە تۆوە جوانە بەبێ تۆی عزیزەکەیمە بەهار بێ بۆ بێگوڵە گیانە وێرانەیە خامۆشوماتە ژیان بێ تۆ هەمووی هەر ژیانە ژیان بێ تۆ هەمووی هەر ژیانە ژیان بێ تۆ هەمووی هەر ژیانە ئەگەر چی نەهاتی بۆ ژوان بە شوێن تا گەڕێم جیهان هەروەکو دێوانێ تۆ لەکوێ بینیش لەوێ ئەی ئازیزەکە سەودا عشقیت من و تۆیە ئاوێتێ و بەسیە دووری با دوجار بێت تۆ بێت دووری ئەی عەزیزەکە خۆشم ئاوێتە مە بەلەم دێشە دەوەراوە مەدەن مەکە بۆنی ژیان هەر لە تۆ ئەگەرچی نەهاتی بۆ ژوان بە شوێن تا گەڕێم جیهان هەروەکو دێوانێ تۆ لەکوێ بینیش لەوێ ئەی عەزیزە